ئایا دوای ئەنجامدانی نەشتەرگەری لابردنی چەوری سک دووبارە چەوریەکە دروستە بێتەوە بەدڵنیاییەوە ئەم نەشتەرگەری کە جەنابەت ئەیکەی چەوریەکە لا ئەبرێ و بەشێک لە پێستی ورگ لا ئەبرێ، بەڵام بەدڵنیاییەوە ئەگەر بێت و پارێز نەکەی و ئاگاو لە خۆ نەبێت جارێکی کە دروستە بێتەوە وەڕ هەندێک جار هەندێک نەخۆش مشکیلەی ئەوەیان هەیە کەڵێ زیاتر لە جارانێش قەڵەو بوومەوە، چونکە بە خەیاڵی خۆی کە وازانێ ئەم عەمەلیاتەی بۆ کراوە ئیتر ئەم حوڕ ئەبێ ئازادە لەوەی چی ئەخوات و چیەکە، بەڵام بەدڵنیاییەوە تۆ پارەیەکی زۆر سەرفەکەی، وزەیەکی زۆر سەرفەکەی، مەترسیەکە خەیتە سەر ژیانی خۆت، ئازارێکی زۆرە چەشی، بەدڵنیاییەوە بێ دوای ئەو نەشتەرگەریە ستایلی ژیانە بگۆڕی، برنج وەکو جاران نەخۆی، شەکر وەکو جاران نەخۆی، نان وەکو جاران نەخۆی، بە کوردیەکەی بێ سووکە پارێزێک بکەی و هەمیشە ئاگاو لە خۆ بێ بۆ ئەوەی کە کێشە جارێکی کە زیاد نەکاتەوە. سمارت وەرچەرخانە.